میدیاکانی ئەمریکا ژمارەیەک بەڵگەنامەی پەیوەندیدار بە تۆڕی جیفری ئیپیستن ملیاردێر و بازرگانی ئەمریکیان بڵاو کردەوە کە تێیدا پەردە لەسەر ناوی دەیان کەس هەڵماڵراوە کە تێوەگلاون لە ڕووداوەکانی دەستدرێژی و بەدڕەوشتی. ئەمەش کاردانەوەی گەورەی بە دوای خۆی داهێناوە. جیفری ئیپیستن ملیاردێرێکی گەورەی ئەمریکا بوو. دوایەوەی تۆمەتبار کرا بە تاوانی سێکسی و دەستدرێژی دەستگیر کرا، ساڵی 2019 بەر لەوەی پرۆسەی دادگایەکەی بەڕێوە بچێت لە نێو زینداندا خۆی کوشت. ئەوەی جێگەی سەرنجە ئەو ملیاردێرە تۆڕێکی گەورەی بەدڕەوشتی هەبووە و ژمارەی زۆر کەسایەتی ئەمریکایی و ئەوروپاییش لە تاوانەکانیەوە تێوەگلاون. و بڵاوبوونەوەی ناوەکانیشان زۆرێک شۆکی لە کۆمەڵگەی ئەمریکیدا دروست کردووە. هەر لە چوارچەوەی دۆسیەکانی ئیپیستندا سکاڵا لەسەر گیلان ماکسوێل دۆست و خۆشەویست و هاوبەشی جیفری ئیپیستن تۆمار کرا کە یەکێک لە ژن و کەسایەتیە بەناوبانگەکانی ئەمریکایە، هەڵگری ڕاگەزنامەی بەریتانی و فەڕەنسی و ئەمریکیە. بەو هۆیەوە لە ساڵی 2022 بە 20 ساڵ زیندانی سزادرا دوای ئەوەی تۆمەتی بازرگانی سێکسی بە کچانی خوار تەمەن 18 ساڵەوە لەسەر سەلمێنرا. بە پێی میدیاکانی واشنتۆن ئەو ملیاردێرە ئەمریکیە و هاوبەشەکەی سەرپەرشتی تۆڕێکی گەورەی بەدڕەوشتیان کردووە بە بیانووی مەساج و خزمەتکردنەوە، کچانیان بۆ ماڵی خۆیان ڕاکێشاوە. دواتر بە بەڵێنی مۆدێلبوون و نمایشکاری جلوبەرگ هەڵیان خەڵەتاندون و ڕادەستی پارەدار و سیاسیەکانیان کردوون و ئەوانیش دەستدرێژیان کردوونەتە سەر. ئەو کەسانی لە تاوانی دەستدرێژی و بەکارهێنانی کچانی خوار تەمەن 18 ساڵ بۆ کاری بەدڕەوشتی تێوەگلاون و ژمارەیان نزیکەی 180 کەسە. لە نێو هەزاران لاپەڕەدا دۆسیەکانیان تۆمار کراوە و تیاندا کەسایەتی سیاسی و ئەندامانی بنەماڵی شاهانە و گەورە بازرگانان و پارێزەر و هونەرمەندان هەن. لە نێو بەڵگەنامەکاندا کە گڕی لە میدیاکانی ئەمریکا بەرداوە، هەر کام لەم کەسایەتیانە بوونیان هەیە. ئەندرۆ شازادەی بەریتانیا کە دواتر 13 ملیۆن دۆلاری دایە ئەو کچەی سکاڵای لەسەر تۆمار کرده بوو بۆ ئەوەی دەستی لێ هەڵبگرێت. ئالان دیرشوفیتز مامۆستای یاسا لە زانکۆی هاروارد، ئەو کەسەی هەفتەی ڕابردوو سەرۆگۆزیرانی قەوارەی زایۆنی وەک نوێنەری خۆی لە دادگای نێودەوڵەتی دەستنیشان کرد کە چەندین جار سەردانی باندە لەش فرۆشیەکەی کردووە. یەهود باراک سەرۆگۆزیرانی پێشووتری قەوارەی زایۆنی. ستیڤن هاوکینگ زانای بەناوبانگی کۆچکردووی فیزیایی کە تۆمەتبارە بە بەشداری لە هەنگی بەدڕەوشتی بە کۆمەڵ بۆ سەرکچانی پێنەگەیشتوو. بیل کلینتۆن سەرۆکی پێشووتری ئەمریکا جگەلەوەی چەندین جار پەیوەندی لەگەڵ ئیپیستن هەبووە، تەنانەت لە ماوەی سەرۆکایەتیەکەیدا هەڕەشەی لە گۆڤاری ڤانێتی ڤێر کردووە کە هەواڵی لەبارەی تۆڕی بەدڕەوشتی ملیاردێرەکەەوە بڵاو کردبووە. دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ویلایەتە یەکگرتووەکان یەکێکی دیکەیە لەو کەسانی ناوی لە ڕیزی تۆمەتبارandایە بە تێوەگلان لە تۆڕە بەدڕەوشتیەکەی ملیاردێرە ئەمریکیەکە. بڵاوبوونەوەی ناوی ئەم کەسایەتیە بەناوبانگانە و بەڵگەی تێوەگلانیان لە دۆسیەی ئابڕوبەر و دەستدرێژیکردنە سەر کچانی پێنەگەیشت و بەڵگەیەکی دیکەی داڕمانی شارستانیەتی خۆر ئاوایە. بەپێی بڕیاری لوریتا برسکا ژنە دادوەری ئەمریکایش بڕیارە پەردە لەسەر لیستی دیکەی ناوی تێوەگلاوان لە دۆسیەی دەستدرێژیەکاندا لا بدرێت.